ئێرە شارۆچکەی پیرمامە و لەم یاریگایە پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ لە بەردەم هاندەرانی لە دوا گەڕ میوانداری کەرکووکی دڵی کوردستان دەکات و بە هیوایە بۆ یەکەمین جار لە مێژووی ببێتە پاڵەوانی خولی نایابی کوردستان. کەرکووک لەگەڵ 2000 هاندەر هاتووە بۆ پیرمام تاوەکو ئەویش بۆ یەکەمین جار جامەکە بۆ شارەکەی بابە گوڕگوڕ بباتەوە. یاریەکە بە فیکەی ئومێد مستەفای ناوبژیوان دەستی پێکرد. بەهۆی ئەوەی ئەم یاریە پاڵەوانی خولەکەی یەکلایی دەکردەوە، هاندەرانی هەردوویانەش بە جۆش و خڕۆشەوە هانی پێشمەرگەکان و کەرکووکیەکانیان دەدا. گێمی یەکەمی یاریەکە بە هەوڵە زۆرەکان و بێگۆڵکردن کۆتایی پێهات و هەردوو تیم نەیانتوانی تۆڕەکان بەهەژێنن. لە گێمی دووەم ڕەوا جەمال یاری بە 3 یاریزانی کەرکووک کرد و تا ناوچەی سزار ڕۆشت، بەڵام تۆپەکەی ڕەوا هیچی لێ سەوز نەبوو. ڕووداوە گەورەکە لە 10 خولەکی کۆتایی یاریەکە ڕوویدا. لە هێرشێکی پێچەوانە بنیامین ئۆکۆباجی یەکەم گۆڵی کەرکووکی لە یاریەکە تۆمار کرد. دوای ئەم گۆڵە پێشمەرگەی هەولێر لەسەر هێرشبردن بەردەوام بوو. لە خولەکی 90 ئیماد ئەسعەدی کاپیتانی پێشمەرگەی هەولێر بە تەمەنترین یاریزانی ئەم مۆشانەی خولی نایابی کوردستان گۆڵی بەرامبەری کرد و جۆش و خڕۆشی خستە ناو یاریگا. یاریەکە کۆتایی پێهات و پێشمەرگەی هەولێر دوای ئەوەی وەرزی ڕابرد و پلەی دووەمی بەدەستێنا بۆ جاری یەکەم لە مێژووی بۆ پاڵەوانی خولەکە و یانەی کەرکووکیش پلەی دووەمی بەدەستێنا. سەمیر بابووی ڕاهێنەری پێشمەرگەش بۆ یەکەم ڕاهێنەر لەگەڵ 2 یانەی جیاواز جامی خولی نایابی کوردستان بەرز بکاتەوە.